ئازیزانی وێزگەنی سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش پێشتر وا باو بوو کە دەوترا توندوتیژی تەنها بەرامبەر باژنان دەکرێت بەڵام ئێستا توندوتیژی بەرامبەر بە پیاوانیش ئەنجام دەدرێت لە ساڵی 2007ەوە توندوتیژەکان زیادی کردو بۆ یەکەتی پیاوانی کوردستان دامەزراوە و ساڵانە ئامارەکان بڵاو دەکەنەوە کە توندوتیژی بەرامبەر بە پیاوان ئەنجام دەدرێت بۆ ئەو مەبەستا من ئەمڕۆ لای سکرتێری یەکەتی پیاوانی کوردستانم بورهان عەلی بۆ زیاتر قسەکردن لەو بارەیەوە کاک بورهان سڵاوت لێبێ سپاس بۆ ئەم دەرفەتە ئەگەر پێمان بڵێیت دژی پیاوان لە چه ئاستێکدایە ئامارەکان چیمان پێ دەڵێن بێگومان ژن و پیا هەردووکیان مرۆڤن ئەکرێت لە هەموو کۆمەڵگاکانە نەک تەنها لە کۆمەڵگای کوردیە بە شێوەیەکی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان نەکرێت بە شێوەکەی تریش توندوتیژی بەرامبەر بە پیاوان بکرێت بەڵام لەگەڵ بەرەو پێشچوونی ئاستی پێشکەوتنی کۆمەڵگا لەگەڵ ئەوەی کە لەگەڵ هاتنە دەرەوەی ئافرەتان و بوون بە خاوەنی دارایی سەرچاوی دەسەڵاتی خوان بێگومان ئەکرێ ئەویش لەوانەیە حەسکاوەکو و ڕێگازەکەی بەرامبەری هەم دەسەڵاتی خۆی هەبێ و هەم بتوانێ ئیرادە و شکەسایەتی و شخصەتی خۆی فەرز بکات بەداخەوە دەوەچێ بە دیوێک لە دیوەکەی تر چۆن لە کۆمەڵگا خێڵەکەیکانە پێ کۆمەڵگا پیا و سالیاریەکانە پێ و هەوڵی دا و لە ڕێهێز و دەسەڵاتەوە خۆی بسەپێنێ بە دیوەک تریش لەوانەیە لای بەشێک لە ژنایەت بەشێک لە ئافرەتان حەزکەن کە ئەوانیش بە شێوەیەکی تر هەر بەو شێوەی کە پیاوان لە ڕابردووەکاریان لەسەر کردووە بەو شێو بتوان دەسەڵاتی خوان یاخود بیانەوێ ئەوانیش دەسەڵاتی مێینەی خوان من بسەسپێنن بۆی لێەوە سیرەکەی لەناو کۆمەڵگاکانە بەتابەتی کۆمەڵگای کوردی بە بانگراون دەگوەربگرین سیرەکەی لە دوای ساڵی 2000 بەدواوە لەگەڵ باشبوونی باری ئابووری کۆمەڵگاکان لەگەڵ بەرەو پێشچوونەکان لەگەڵ هاتنە ناوی سۆشیال میدیایەکی بەرفراوان سکاڵاکان و توندوتیژەکان چی لەلایەن ڕەگەزی مێوە زیایی کردەوە بە ماشەوە لە ناو کۆمەڵگاشە ناو بەناو گوێبیستی توندوتیژەکان بەرامبەر بە پیاوان یا خۆکشتنی پیاوان یا کوشتنی پیاوان لەلایەنشتان بە هاوکاری کەسانی ترە بووین بۆیە مەلە ڕوانگە بوو بەداچوورمان کرد و دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان هەوڵماندا لێکۆڵینەوەیەکمان کرد بزانین ئایا توندوتیژیەکە هەیە واقع لە کۆمەڵگای کوردیا یاخود تەنها ئەوەیە کە لە ڕاگەاندنەکانەوە باجەکتێک کاتێکی تێگەیشتنەوەی بەڵێ پیاویش لە بەشێک لە خێزانەکانە بۆتە قوربانی لە بەشێک لە خێزانەکانە ئەچەوسێنرێتەوە بە پێی یاسای باری کەسێتی پیا و ئەرک و بەرپرسێتێکی زۆری خراوەتە ئەستۆ لە پای ماندووبوونی لە پای ئەرکەکانی کە بۆ بژێوی خێزان ئەی چێژێ بە ماندوو ئەبێ سەرەکەی لە ناو خێزان لاەن خێزانەوە لاەن ئەندامەکانی خێزان و سەرەکەی ڕێزی لێ ناگیرەوە و ڕێز لە ماندووبوونەکەی ناگیرەوە ڕێز لە مافەکانی ناگیرێ بۆی لەو سۆنگەیەوە ئێمە بیرمان لە دامەزراندنی ڕێکخراوێک کردەوە مینبەرێک کردەوە سەرەتا بۆ وشارکردنەوەی پیاوان بە ئەرکەکانیان لە خێزان چکم ئێمە ناکرێت تەنها مرۆڤ بە تایبەتی لەسەر ماف وشار بکەینەوە لە ڕابردووە لەوەلایەن بەشێک لە ڕێکخراوەکانی ئەفرەتانوژان کە ئێمە گلەیەکەمان بۆ یا کۆمەڵگا و گلەیە بۆ کەچن تەنها لەسەر ماف وشار کراوەتەوە بەڵام ئینسانە بێ سەرەتا تۆ لەسەر ئەرکەکانی وشاری بکەیتەوە ئەرکانی خۆی جێبەجێ بکە ئەو ساکە داوای مافەکانیەکە لەو سۆنگەوەی شتی پیاوانی کوردستانماندا مەزراند و ڕامانگەیان کە سەرەتا بۆ وشارکردنەوەی پیا و لە ئەرکەکانی و پاشان بۆ داگوکردنی مافەکانی لەگەڵکردنەوەی و بارەگای ڕێکخراوی کتێبانی کوردستان لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان ئێمە تەوەقعی ئەومان ناکرد بەو جۆرە سکاڵای پیاو هەیە بەو جۆرە شکوای پیاو هەیە بەو جۆرە کەیسی پیاو هەیە لەبەر ئەوەی تاکو ئێستا لە دامدەستگەکانی حکوومەتە بەڕەسمی هیچ ناوەندێکی وەرگرتنی سکاڵا و کەیسەکانی پیاوان نییە بۆیە بەداخەوەی پیاوانی کوردستان بۆ لانکەی وەرگرتنی سکاڵاکانی پیاوان ئێمە ڕۆژان لە دوای ساڵ 2008 بەردەوام سکاڵا لە ئێمە تۆمارەکرێ بە دواداچوون بە کەیسەکانیان نەکرێ و هەوڵ ئەدرێ کە چی ئەوەی کە لە ڕووی ڕێخستنەوەی خێزانی بێ هەوڵ بدەین ڕێکیان بخێنەوە چی ئەوەی کە لە دەدگاکانان یا لە کارتی پۆلیس و بە دواداچوونەکانان هەوڵ بدەین متابعی بکەین زانین تا چەند ژن و پیا وەکو مرۆڤ بە دواداچوون نەکرێ بۆ کەیسەکانی زۆر باشە کێن ئەوانەی کە دژی پیاوان ئەنجام ئەدەن یاخود با بڵێن پیاوان لەلایەن هاوسەرەکانیان توندوتیژیان بەرامبەر ئەکرێت ئەو توندوتیژیانە چین کە لەلایەن هاوسەرەکانیانەوە بەرامبەریان بێگومان ژن و پیا هەردووکیان مرۆڤن بەعنی بەیەکۆن و لە خێزانی شا زۆر بەیەکۆن لەم کۆمەڵگا شەرقیانەیە لەم کۆمەڵگا ئیسلامیانە تاکەکانی خێزان زۆر لە ماڵەوە بەیەکەوە بمێنەوە بەر یەکەوتن نەکرێەوە توندوتیژی بەرامبەر ئەکرێت توندوتیژیەکان لەوانەیە لە خێزانێکە بەرامبەر ژنان بێت لە خێزانێکی ترە بەرامبەر بە پیاوان ئەکرێت ئەو پیاوانی لای ئێمە سکاڵا ئەکەن سکات توندوتیژیە لەلایەن خێزانەکانیانەوە بەرامبەرەکە یا سکاڵیان لەو ماندووبوونە هەیە کە هیچێژن بۆ دابینکردنی بژێوی خێزانەکە و لەلایەن خێزانەکانیان وەکو پێویست ڕێزیان لێ ناگیرێ ئەو پیاوانەی کە لای ئێمە تۆمارەکرێن بەش ئەکرێن بە سێ بەشەوە یا بە سێ سنفەوە کوڕ و کچی لاو کەسنە پرۆسی هاوسەرگیریەوە پرۆسی هاوسەرگیری تەنها هاوسەرگیری بنیادنانی خێزان فردەوسێک نییە هەموو پێداویستەکانی خێزانی تا جێبەجێکرا بێ کوڕ و کچێکی گەنج کە لە ماڵی باوکیان لەوانەیە شێوە سەربەخۆییەکان هەبێ و شێوە بەرپرسێتیەکان کەمتر هەبێ لە خێزانە کاتێک هاوسەرگیریەوە
دەکرێتەوە پێش هاوسەرگیری بەڵام کاتێک ئەسنە پرۆسی هاوسەرگیری وەستێکن ناخێزانەوە بەهشتە نییە کە تەوقعی تیاکرێەوە و فردۆسە نییە کە هەموو خۆشیەکانی ژیانی بۆ دابین کراوە لەوانەیە ئەوەندەی بەرپرسێتی تیابێ و ئەوەندەی یاسا و ڕێسای تابێ ئەوەندەی خۆشگوزارانی تیان لەبێ بۆیە لەوێ بەریەکەوتن دروست دەبێ سەرێکی بەداخەوە ئەم کوڕکچە گەنجەکە شارەزانە بوون بە پرۆسی هاوسەرگیری جاران بەریەکەوتن دروست بوو ئەچونە ماڵی باوانی هەردوو لان لەوێ حەلی کێشەکان ئەکراوە چارەسەکردنی کێشەکانیان ئەکرا بەڵام ئێستا ئەم کوڕکچە لاوانە ئەوەنە کێشەکانیان ئاسانە تاک ئەگەر کاتێک منێکی گەنج کە ئەسم و ماڵەوە هاوسەرەکەم سەرێکی بێزاریەکی مادووبوونێکی ئەوە هەستەکە کە هاوسەرگیریەکە لەوانەیە کۆمەڵی زەمەتی بەدا نەبێ بۆ چەند سعاتێک چاوی لێ بپۆشم یاخود ماڵەکە چۆڵ بکەم دوای بگەڕێمەوە کێشەکە ئاسانتر چارەسەرەکە وەکو لەوەی کە بی بە مەبدەستی دوو سێ سەرێکی بەداخەوە بەشێکی زۆری ئەو تەلاقانە دەگەکان هەیە کوڕکچە لاوەکان و بەشێکی زۆری سەبەکانی جیاوبوونەوەکانن کەسی سێم و چوارەمە بەداخەوە ئەمە بەنسبەت لاوەکەوە چینێکی ترمان هەیە سکاڵەکانی پیاوی مامناوەندە پیاوانێکی زۆر دێن ئەم پیاوانن کە ماندوو ئەبن ڕۆژانە کارێکی زۆرەکەن وەسەرەکەن کە لەبەر ئێستا هوشیار بوونەتەوە لەبەر ئێستا تێگەشتون کە لەسەر ئەرک و ماف کۆمەلگا ڕۆبەڕێەوە لەسەر ئازادی ڕۆبەڕێەوە ئەو هەستەکە دەڵێ من ماندووبوونێکی زۆر چێشم ڕۆژانە بە جەستەی خۆم بە ژیانی خۆم بە ژیانی خۆم ئەرک و ماندووبوونێکی زۆر چێشم لە پێناوی خۆشگوزرانی خێزانەکەم بەڵام کە ئەڕۆمە ماڵەوە سەرەکەی وەکو پێویست ڕێزم لێ ناگیرێ لەوێ ئەمانش بەریەکەوتن دروست دەبێت سەرەکەی دایک و مناڵەکان لە بەریەکەن و باوکەش لە بەریەکایە ئەم پیاوانەش دێن سکاڵامان لەسەر لا تۆبانەکەن سکاڵەکانیان ئەوانەی کە ڕێزیان لێ ناگیرێ ڕێز لە ماندووبوونیان ناگیرێ و ڕێز لە مافەکانیان ناگیرێ ئەمە بۆ چینی مامناوەند چینی بە ساڵەچوومان هەیە بەشێک لە خێزانەکان بەداخەوە تاوکو ئێستا سەیرەکەی پرۆسی هاوسەرگیری بە کارگەیەکی بەرهەمهێن بۆ پیاو تەماشاکەن پیا ئەوەندە ڕێزی لێژیرە پیا ئەوەندە جێگای بێتەوە لە خێزانە هەتا بەرهەمی هەیە هەتا ئینتاجی و کاتانێک کە پیرە بێ و ساڵە ئاچێ و سەرەکەی جستەی شەکەت دەبێ و ماندوو ئەبێ سەرەکەی بەداخەوە ئەکرێتە دەرەوە ماڵە جێ نابێتەوە کاتی ئێمە شەوانە ئەچینەوە ئوتێلی شارەکان ئەچینە باخچەکانی شارەکان سەرەکەی بەشێکی زۆر لە پیاوانیتیان و پیاوی شارەکەشن کە لیان ئەپرسین چێ لاەن خێزانەکانیان بەداخەوە دەرکراون جۆرێکی هەر هەمانە کۆمەڵی ئافرەت هەیە بەمبەست ئەچێتە پرۆسی هاوسەرگیری ژیانی ئەو پیاوانن کە هاوسەرەکانیان دەستداوە یاخود ئەو پیاوانن کە سەرمایەدارن و باری داراییان باشە مەبەستی پێکۆڵانی هاوسەرگیریەکە لەگەڵیان بنەمای پێکەوە ژیان نەبووە بنەمای دەست بەسەراگرتنی سەروەتە داراییەکەی بۆ کاتێک ئەچێتە پرۆسی ژیانی پیاوەکەەوە دێ هەوڵدە لە ڕێی یاساییەوە سەرجەم منتەلاکە مادیەکانێکە بەلای خۆیەوە سەرێکی بەداخەوە پیاوەکە دەرەکەتە دەرەوە بەشێک لەو کێسانەشمان هەیە ساڵانە دووبارە بێتەوە لە ڕابردووە سەیریکە لە ڕابردووشە خیانەتی هاوسەری هەبوو لەلایەن پیاوان و بەرامبەر بە ژنان بەڵام بەداخەوە سەرێکی ئێستاوی کە لای ئێمە تێبینیەکرێت خیانەتی هاوسەری ناو ژنانە سەری هەڵداوە حاڵتی جیابوونەوەمان زۆرە یعنی ئەمە تەماشا بکەین لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە ساڵی 2010 بۆ ساڵی 2024 حاڵتی جیابوونەوە هەبووە نزیکی 110,000 مناڵ هەیە بەپێی یاسای باری کەسێتی نەفەقەی مناڵەکان لەسەر باوکەکەیە بەڵام بە خێوکردنەکەی لای دایکەکەیە سەیرەکەی بەشێکی زۆر لەو پیاوانە سکاڵان هەیە لەوەی کە نەفەقەی مناڵەکانیان ئەدەن بەڵام سەرەکەی بەداخەوە لە بینینی مناڵەکانە سەردانکردنی مناڵەکانیان مەحرومن ئەمانەش زۆرەکەی سێکن کە ڕۆژانە سەردانمانەکەن لەگەڵ بەرەو پێشچوونی کۆمەلگا کێشەکانی نێوان ژن و پیا و زێ ئەبێت کاک بورهان ئاماژەت بۆدا کە پیاوان لە هەرسێ ئاسی تەمەدا تونند و تیژیان بەرامبەر دەکرێت ئایا بۆ ژنانیش ئەمە دروستەواتە ژنانیش لەسەر هەرسێ ئاستەکە تونند و تیژی بەرامبەر پیاوان دەکەنەوەتە ئەو پیاوانی تونند و تیژیان بەرامبەر دەکرێت لەلایەن ئەو ژنانەوە تەمەنیان لە چ ئاستێکدایە ئەو ژنانە یاخود با بڵێن جۆری تونند و تیژەکان چین کە بەرامبەریان ئەنجام بێگومان هەموو تونیەکانی تایە ینی هەموو تەمەنەکانی تایە ینی تونند و تیژیان بەرامبەر پیاوانەکردن لە کچێکی گەنجەوەی لە خێزا لە ئافرەتێکی بناو تەمەن مامەوەندە لەگەڵ مناڵەکانی لە ئافرەتێکی بە ساڵات چوو لەگەڵ مناڵەکانیە بە بڵێ هەموو تەمەنەکان تونند و تیژە بەرامبەر پیاوان ئەکرێت ئەگەر تەماشاکەین بە دیوەکەی تیژی بەرامبەر بە ژنانیش هەر ئەکرێن جۆرەکانی تونند و تیژی ئەمە ساڵان لە کۆتایی ساڵات جیاکەینەوە تونند و تیژی جەستەیی بە ڕێژەیەکی کەم هەیە بەرامبەر بە پیاوان خیانەتی هاوسەری هەیە دەرکردنی پیاوی بە تەمەن هەیە و دەست بەسراگرتنی موچە هەیە دەبەسراگرتنی مناڵ و بێبەشکردنی مناڵ لە سەرێکی بێبەشکردنی مناڵ هەیە مەحرومکردنی باوکەی لە ببینینی مناڵەکانی ئەمان هەموو زۆرانن لەگەڵ ئەمەش بەداخۆ ئاماری خۆکشتنی پیاوان زۆر زیایی کردو لە ساڵی 2012 بەدواوە ئاماری خۆکشتنی پیاوان زۆر لە ژنان زیاترە ئێمە ئومێدەواری نەساڵێکە کە پیاوژنێک خۆی نەکوژێت بەڵام سەرەکەی بەداخەوە کەم ڕۆژێ نەبیستن لە 1 تا 2 تا 3 حاڵتی خۆکشتنی هەرێمی کوردستان نەبێ و تاوەکو ئێستا هیچ دەستگایەکی حکوومەت هیچ بەدەداچوونێک و لێکۆڵینێک ناکە بزانین هۆکاری ئەوە چێکە تاکی نێرینەی کورد
ئیرادەیەکی لا دروست بۆ بەرگەی قورسیەکانی بەرگەی ناڕەحەتەکانی ژیان ناگرێت. وەکو ڕێکخراوێکی پیاوان بەداداشتان کرد و هۆکارەکەی دەزانن کە بۆچی خۆکوشتنی پیاوان ڕووی لە حاڵی خۆکوشتن دیاردەیەکی جیهانیە لە دقەیەکە 80 کەس لە عالەما خۆی ئەکوژێ، بەڵام لە ناو کورددا شتیوان نەبووە. لە ناو کوردە تەنها لە ڕابردووە ئەو کاتە پیاوپەنای بەربەر خۆکوشتن کە لە بەرەیەکی جەنگا بوو، کاتێک دوژمنەکەی چواردەوری ئەگەر بۆی نەبێتە خەتەر بەسەر چواردەورەکەی و هاوڕەکانی خۆی ئەکوشت بۆی لەرژێر تەعزیب ئیفادە نەدا، یاخود کە لە زیندانە بوو پەنای بدە بەرەم خۆکوشتنانە. بەڵام سەرێکی بەداخ و ئێستاکە بێکاری یەکێکە لە هۆکارەکانی خۆکوشتن بێهیوایی یەکێک لە هۆکارەکانی خۆکوشتن، یعنی ئەمانە ئەوەندەی کە بێکاریەکە و بێهیوە بێ ئومێدبوونەکە ئالوودەبوونەکە هەیە بە حاڵی بە مادە هۆشبەرەکانەوە، ئەمانە هۆکاری زیابوونی خۆکوشتن لە هەرێمی کوردستانە لە پاڵ ئەوەشە پاڵنەرەکانی تری خۆکوشتنیش بەردەوامە. باشەکە گورهانجیان لە هاوسەر حاڵەت هەبووە کە تۆمارکرا بێت پیاوێک لەلایەن خێزانەکەەوە تا ژینێک لە خێزانەکەی دایک خوشک هەر کامێک بێت لەوان توندوتیژی بەرامبەر ئەنجام درا. بێگومان بەڵێ کوڕان هەبوون، کوڕان هەبوو، سکاڵان هەبوو لەسەر چی لەسەر باوکو دایکیان لەسەر خوشکە و براکانیان بەڵێت کەیسمان نەبووە، هەتا گەشتە حاڵەتی خۆکوشتن پەنابەرێتە بۆ خۆکوشتن، ینی کەیسێکم بۆ هاتەبوو بە ساڵێک. ئێستا کەیەکێکە لە کەسە چالاکەکانی ڕێکخراوەکەمان کوڕێکی گەنج بوو لەلایەن دایک و باوکیەوە بەڕاستی بە جۆرێک فشاری خست بۆ بەر سەر ئەم کەسە لە حوڵی خۆکوشتن سەرجاری خەڵی دابوو. بەڵام خۆشبەختانە کاتی هاتە لای ئێمە هەوڵماندا و کۆمەڵە ڕێنماییماندا و کۆمەڵە تۆ ئێماندا دوای هەوڵمان لەگەڵ کەسوکاریا و پرۆسی هاوسەرگیریان و پێکەوەنەوە سەرێک ئێستا کەسەکە کەسێکی زۆر ئاسایی و زۆر باش و خاوەنی ماڵ و مناڵێکی کە لە چالەکەوانە بەهێزەکانی ڕێکخراوی نیشتیمانی کوردستان. زۆر باشە. باز لە گەچەڵی سێکسی و توندوتیژی سێکسی دەکرێت بەرامبەر بە ژنان، ئایا بۆ ئەمە لە پیاوانیشدا هەیە هیچ حاڵەتێک تۆمار کراوە کە پیاوان توندوتیژی سێکسیان بەرامبەر ئەنجام درابێت؟ ئەم سەری کە توندوتیژی سێکسی بەرامبەر بە پیاوان لە ڕێی توندوتیژی مادیەوە هەوڵ درراوە. ئێمە لەگەڵ کەرتەکانی پۆلیسا کۆنتاکتمان هەیە و پەیوەندیمان هەیە ساڵانە چەند ئامارێک لای ئەوان و لای ئەمەش تۆمارەکرێ و پیاوانن کە کۆمەڵێک ژن هەوڵەدەن ئەو کەسانێکی خاوەنی سەرمایه‌دارن و خاوەنی دارایین پەیوەندیان پێوە ئەکەن و ماوەیەک تعارفێکەکەن دوایی پەیوەندەکان پێ ئەفرۆشتنەوە، یعنی ئەو پەیوەندیانە ئەگەر ئەوەندە پارەمان نەدەیتێ ئێمە پەیوەندیانی تۆ بڵاوەکەینەوە بۆ هەوڵدنێکە ڕووی کەسایەتی بشکین بەڵێ ئەوە لای ئێمە تۆمارەکرێ بەم ئەوە توندوتیژی مادی لە ڕووی توندوتیژی سێکسیەوە ئەکرێت، ینی کەسەکە کۆمەڵە ئافرەت دەچن پەیوەندی بە کۆمەڵی پیاوی سەرمایه‌دارەوەکەن و لەوانەیە گەڵیانە بەداخەوە کاری جنسیش بکەن سەرەکەی بە نەهێنی کۆمەڵە کاریان کرد و کۆمەڵە ڕسمیان کرد دوایی ئەمانە داوای پاران لێکناڵان ئەگەر ئەمە پارەمان نەدەنێ ئێمە ئەم ڕسمانە بڵاوەکەینەوە بەڵێ ئەو توندوتیژیانە لە ئێمە ساڵانە چەند ئامار چەند حاڵەتێک دووبارە ئەکرێت و لە کەرتەکانی پۆلیسیش لەگەڵیانە بەدواداچوونەکەین بۆ کەیسەکانیان. کاگوران پیاوان توندوتیژی بەرامبەر یەکتر ئەنجام دەدەن، ئایا لێرەدا لە ڕێکخراوی یەکێتی پیاوان حاڵەت تۆمەر کراوە کە پیاو توندوتیژی بەرامبەر پیاوێک ئەنجام دابێت و ئەو توندوتیژانە چین کە ئەنجام درراون؟ بەداخەوە ینی بەڵێ توندوتیژی بەرامبەر پیاوان و توندوتیژیان ناو کۆمەڵگە توندوتیژی پیاوان بەرامبەر پیاوان ئەکەن ئایا لە ڕووی ئاستی نزمی ئاستی ڕۆشنبیری کۆمەلگاوەیە لە ڕووی بەداخەوە کەراندارایی سیاسیەکان یاخود دیتیجا سیاسیەکان پاڵنەرن بۆ سەردانی زیادبوون توندوتیژیەکان کەرانداراییەکان کێشە مۆڵکداریەکان ئەمان هەموو کارانە نەکرد توندوتیژی بگرێ ڕۆژانە لە هەرێمی کوردستان لە بەداخەوە زۆربەی ڕۆژ دە 3 حاڵ و 5 حاڵەتی کوشتنی پیاوان هەیە پیاوان بەرامبەر پیاوان سێرەکەی ئەمانە بۆ چێگرێتەوە بۆ لاوازی دەسەڵاتی جێبەجێکردن لاوازی دەسەڵاتی دادگا لاوازی دەسەڵاتی قەزای دادوەری ئەمانە کەوای کردو کۆمەڵگا سێرەکەی بەداخەوە بە دەسەڵاتی جێبەجێکردن کۆمەلگایەکی مۆدێرن و کۆمەلگایەکی حکومەتێکی سیستەمدار لاواز بۆ دێت سەرێکی سیستەم بەرەو سیستەمێکی خەڵەکایەتی ئەڕوا لە سیستەمی خەڵەکایەتیش تا سێرەکەی دەسەڵاتی جێبەجێکردن و یاسایی لاوازە بۆیە سێرەکەی کەسەکان هەوڵدەن لە ڕێی خۆیانەوە مافەکانی خۆیان وەرگرتنەوە بۆ زۆر جار بە توندوتیژی کۆتایی دێ و کوشتنی کۆتایی دێ بەڵام لای ئێمە تۆمار ناکرێن بەڵام بەردەوام ئێمە لەگەڵ حکوومەتە لەگەڵ پەرلەمانە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانە لەسەر ئەو خاڵە زۆر تاکی دەکەینەوە کە ئەبێ هەوڵ بدەین دەست یاسا سەروەر بێت لە جێبەجێکردنی ئەرکەکانیدا چکومە سەروەربوونی یاسایە کێشە کۆمەڵایەتەکان کەمتر ئەبێتەوە ئەگەر ئاستی متمانەی متمانەی کۆمەلگا لەو ئاستا بێت کە منێکی پیا و حەقیقم لای هاوڕێیەکمە بە یاستا بۆ وەرەگرێتەوە نابم بەرتن توش بەڵام کاتێکی یاسا لاواز بۆ سەرەکەی بەداخەوە ئاستی ڕۆشنبیرێکە وایە کەسەکە هەوڵدا خۆی لە ڕێی هێز لە ڕێی خێڵەوە سەرەکەی بەداخەوە زۆربەی حاڵەتەکان بە کوشتن کۆتایی دێ. پیاوان زۆر باز لە فرەژینی دەکەن، ئایا فرەژینی هۆکارە بۆ توندوتیژی دیژی پیاوان هیچ حاڵەتێک هەیە کە پیا و سکاڵای تۆمار کرد بێت لەسەر ژنەکانی لەسەر خێزانەکانی کە توندوتیژیان بەرامبەر ئەنجام دابێت؟ خۆی سەیریکە فرەژنی
ئەمە لە کۆمەلگایەکی ئیسلامیە ئاژینەوە کۆمەڵگەکەمە کۆمەلگایەکی مسلمانە ئەمە لە شەرع ڕێ پێدراوە کە ئەمە لە یاساشە ڕێ پێدراوە بۆ پیاوانەی کە ژنەکانیان ناتوان وەچە بخەنەوە بە پێی چەند لەژێر چەند ڕێنماییەکە بۆی ئەمە شتێکی یاساییە ناتوانینەوە ئێمە بەشێکین لە عێراق تا کوێسا لە یاساکانی عێراق یاسای باری کەسێتی و ئەحوالی شخصیانە هەتا ئێستا بە ڕسمی ڕێ پێدراوە پیاوەتۆ ژنی دووەم سێم بێنە بۆیە ئەمە شتێکە بەڵام وەکۆی ئەمە تەماشا بکەین ئێستا تاکی کورد بە ئیرادەی پیاوی کورد ئیرادەی لەگەزی نێرنەوەی کورد کەوتەوە ئاستی ئامادەنین پرۆسێکی هاوسێک هاوسەرگیری ئەنجام بدەن نەک چکم زۆری پێدەویستەکانی خێزان بێکاری قەرانە سیاسی و ئابرووی دارایەکان وای کردووە هەر پرۆسی زەواج خۆی ئەنجام نادرێ ئەوەندەی جیاببوونەوەکە زیایی کردووە ئامارێکم لەبەر دەسای ئەڵێ لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە ساسی 5 تەلاق زیایی کردووە یعنی ئێمە بە ڕێژەی ئەوش زەواج کەمی کردووە پرۆسی هاوسەرگیری دووەم و سێم شتێکی حاڵەتێکی کەمە ئەمانە حاڵەتن نەبوونەتە دیاردە سیرەکەی لە ساڵی 2020 66 حاڵت ڕوویدراوە لە کۆی هەرێمی کوردستان 66 حاڵەت لە بەرامبەر ئەوە نییە کە نزیکی 8000 تەلاق بووە خۆ مەشغوڵکردن کۆمەلگاکە مەشغوڵکردن بەم شێشە لاوەکەی چکم لە حاڵی پرۆسی هاوسەرگیریە ئەوەندەی ئەرک بەرپرسێتەکەی پیاو ماندووە بەوەندەی ژن ماندوو نابێت ئەوەندەی پیاو زیاکەی ژن زیایی ناکە بۆیە ئەوەی ئێمە گرفتمانە ئێستا تاکی نێرینەی کورد بە پیاویشەوە ئامادە نیە پرۆسێکی هاوسەرگیری لەگەڵ ژنێک ئەنجامدا نەک لەگەڵ دوانوسیانە ئەمانە حاڵەتێکن ضرورەتەکان چۆنە ئەو پیاوانەی کە ژنەکانیان ناتوانوە چە بخەنەوە ئەمانە ئەو پیاوانەی کە لەوانەیە چیە کێشە خێزانەکانی وای لاتۆ تەنها سەقفێک وە چەند مناڵێک بەیەکەوە بەستنەوە بەڵێ ئەم پیاوانە لەوانەیە هەوڵ بدەن کە ژنی دووەم وسییان بێنن ئەوە شتێک بەڵام حاڵەتان ئەمە من نەبووتە قەزیەکی واکە ئیشێکی ڕسمی ئەو ئیشە لاوەکی ئیشەکانی تر بخێنن لاوە تەنها ئەم کارە بگرینە چکم ئەوەندە کێشەکانی تر قورسە ئەم نەی کێشەی جیاببوونەوە قورسە ئەم نە کێشەی نێوان ژن و پیاوە مناڵ قورسە بەڕاستی نەپڕژانی دەستەر ئەوەی کە فرەژنیەکە بکەینە مەبدەئی کارکردنمان و بزانین هۆکاری زیابوون یاکەم بوونەکەی چییە گوران خۆشت پرۆسی هاوسەرگیریت ئەنجام داوە تووشی جارەتون تیژێک بوویتەوە لەلایەن خێزانەکەت منیش پیاویم کۆمەلگایم خۆشەردەوە نیە لەوانەیە بەڵام کەوژیرێک بەلاما شێشرا بێ ینی سەرێکی کە ڕۆشتمەتەوە و توێتی تەماتە بێنەوە بامێ بێنە بامێکم لە برچوو بێ لەوانە توێتی قسێکی هەر کردووە بێگومان سایتر بەریەکەوتن هەر ئەبێت بەڵام ئینسانە بێت هەوڵ بدات چکم زۆری پێکەوە بوونی ژن و پیاو لەم کۆمەلگانە بێگومان هەر بەریەکەوتن هەبێت لەگەڵ خێزانەکەتە و بەداخیشەوە لە دوای ساڵی 2015 تەمام بکەین تەماشا بکەین ئەوەنە قەیرانی سیاسی و داراییەکان و هاتنی ڤایرۆسی کۆرۆنا ئەمانە ئەوەنە زۆر بوون هەموو خێزانی کێشێت تێکەوتە بەڵام مرۆڤی عاقڵ ئەوەی کەوەڵدا کێشەکان دەسەڵاتی خوا بێ نەچێتە دەسەڵاتی کەسی تر بەداخەوە کەسی دۆسۆز نەماوە دادگاش تەنها قرار ئەدا لەژێر ڕێنما دادگایەکان ئەوە نییە وەلایی یاخود سۆزی عەتفی هەبێ بۆ خێزانەکە بۆیە بێگومان لەوانەیە هەموو خێزانێک ڕۆبەر سکاڵەتون تیژی بێتەوە بەڵام چۆن بتوانیت ینی کاتێک من لە ڕۆمەوە خێزانەکەم باری دەرونی تەواو نییە و لەژێر فشارێکە چۆن لێ تێ بگەم یا کێشەکەی زیان نەکەم یاخ بەگە ژیان نەچمەوە یاخود بۆ چەند ساعتێک بڕۆمە دەرەوە ماڵەکە بەجێ وەڵام بۆی تایمەوە ئەویش ئارام بێتەوە پیاوان چۆن دەتوانن پەیوەندی بە ڕێکخراوەکەتان بکەن ئێوە تا چەند پێشوازی لەو پیاوانە دەکەن و داواکانیان جێبەجێ ئێمە لە شوێنە ڕسمیەکانە ژمارەی مۆبایلی دیاریکراومان هەیە لە دادگاکانە بۆمان ئەنێرن لە بەڕادی و دژی خێزانەکان بمان ئەنێرن لە کارتەکانی پۆلیس و ئاسایش بدەداچوونەکە بمان نێرن و لە ڕێکخراوەکانی ژنانیش بمان ئەنێرن ئەین ساڵان چەند کەسێک لەوانەوە مادێک کە ژنێک ئەچێت سکووە سکاڵایەک لای ئەوان تۆمارەکە ئەوان شتی ئەگەن کە ئەمە ئەم ژنە تونوتیژی بەرامبەر نەکراوە بگرە خۆی تونوتیژە بەرامبەر کراوە ژنەکەی پیاوەکەی کاسێ لەوێ شکوا کاڵێک کاکە بڕ بۆ یەکتی پیاوان و لە ڕاگانەکانیشەوە ئێمە کە ڕۆژانەش لە ڕاگانەکانەوە ژمارەی مۆبایلەکانمان لای ئەوان هەیە کە تو کاتێک ئەم بەرنامەی پێشکەشەکەی بێگومان ئەو کەسێک کە جوێی لێ پەیوەندی بە تۆ کاڵێت چۆن بتوانین ژمارە ئەوان لە ڕێی ئەوانیشەوە بەڵێ کەیسەکانمان بۆ دێ و بە دوواداچوونەکەین تۆمارکردنی کەسەکانمان هەیە و هەڵسەنگاندنی کەسەکانمان هەیە مەرج نییە هەموو کەسێک کە لای من تۆمارەکرێ پیاوەکە تونوتیژی بەرامبەر کرا بێ زۆر جار پیاوەکە خۆی لە مقەسری خۆیەوە تونوتیژی بەرامبەر کرا بێ ئێمە چەند ڕێنماییەکی دێنێ چەند کەسانێکی توێژەری کۆمەڵایەتیمان لایە کەسی یاساییمان لایە مەمەسای ئاینیمان لایە چەند ڕێنماییەکی دێنێ کە بچێ ئەوانە جێبەجێکە ئەگەر تونوتیژەکەی نەما ماناوای خۆی مخەسەرە بەڵام ئەگەر تونوتیژەکە بەردەوام بوو ئەنجالیژنەی بە دوواداچوونی کەیسەکەمان هەیە کەیسەکە بزانین ئایا لە نێوان کە ژن و پیاوەکایە و لە نێوان کەسکاریان یا چوتە دادگا ئەگەر نەچێتە دادگا هەوڵی ڕێخستنەوە بێگەشتنەوە قسەی خێرەکەین ناویانە ئەگەر چوێتە دادگا متابعەی دادگایی ئەکەین و لە ڕێی یاسایی بزانین تا چەند یاسا وەکو مرۆڤ سەری ژن و پیاوەکە تا چەند وەکو مرۆڤ تەعامل لەگەڵ هەردووکیانە ئەکات چیرۆکێک هەیە کە ئەوەندە تونوتیژی بەرامبەر کرابێت گەشت بێتە حاڵەتی کوشتن بێگومان چیرۆکمان لا بۆ پێرێکە یەکەم ڕۆژی جەژن پیاوێک لە خێزانەکەی جیاب بۆ لە مناڵەکانی بێبەری بۆ پەنای بەر لە خۆرخۆ کوشتمە داخەوە چۆن ماڵی خۆشکەکە لەوێ چەکێکی دەهێنا خۆی کوشت چیرۆکی زۆر نامەم لایە چیرۆکی نامەم لایە پیاوم لا بۆ نەقیبی پێشمەرگە بووە لە 2007
ینی ئەڕۆی بۆ شەڕی داعش و ئەهاتەوە کە ئەچوو شەڕی داعش خۆ لەوێ گوڵی نەهەڵەشان لەوانەیە هامەری پێ بووی لەوانەیە سیلاهی ناتۆی پێ بێ لەوانەیە تەقی کە بێ چەند کەسێکیش کوژ بێت بەڵام لێرە سەرێکی خێزانەکەی هەستی کرد خێزانەکەی پەیوەندی تری هەیە لەگەڵ خەڵکی تایخانتی ئەوسەری لێەکە مەتابعی کرد بە بالفعل حەق بوو گوێ لێیە لە کوێنە کەیسەکەیەوە ینی دوو جار فرسەتی دا بە خێزانەکەی سێکیانەوتی بەرخاتی کچەکانم من لێت خۆشە بم لاپەڕی سپی هەڵدەرەوە ینی سەرەکەی ینی ئەو چیرەکەم خەل لەبێر ناچێتەوە سێ چوار مانگی پێچووسێکی بەداخەوە کە خێزانەکە هەردەسیە کردەوە بە پەیوەندێکە سەرەکەی بۆی 2000 لێک جیابوونەوە مناڵەکانیش ینی ئەمە چیرۆکی ناخۆش بوو ینی ئەسابی ساردی پیاوی گورگشتەوە ئاستی کە خێزانەکەی خیانەتی لێ بکات باش هەر لێی خۆش بێت خەتی مناڵەکانی فرسەتی باتەیە ینی چیرۆکی ترمان لایە ئەوەی زۆر بەلا پێی نامۆرتاحەمانی خێزانەکەی بینیوە لە ساری دۆستەکە بۆ دوای کەوتۆت دۆستەکەی تەقی بەسەرا کرد دۆستەکەی پیاوەکە واش لەبەر خەتی مناڵەکانی کوێتی فرسەتی دەمەوە بەڵام بەداخۆ سەرێکی خێزانەکە لەسەر کارە غەڵەتەکەی بەردەوام بوو ئەمانە چیرۆکێکتان نازانی دەیان چیرۆکی تری ناخۆشمان لایە بورهان ئاماری ئەم ساڵتان هەیە کە چەند پیا و تونند و تیژیان بەرامبەرکراوی خۆ چەند پیا خۆیان کوشتووە بە پێی لیژنەوە دەچون تومارکردنی کەیسەکان لە یشتی پیاوان کۆرم گرتووە لە ماوەی 4 مانگی ڕابردەواتە لە یەکی 2021 بۆ یەکی 5 2021 187 زۆری سکاڵات تونند و تیژی لەسەر جەم لە قوناوچەکانمان تۆمار کراوە 29 حاڵاتی خۆکوشتن بەداخۆ تۆمار کراوە دوو حاڵاتی کوشتنی پیاوان هەبوو لەلایەن ژنان بە هاوکاری کەسانی تر یەکێکیان تەنها خۆی بۆ ئەوەی سەیسایە بوو کە بەداخۆ خێزانەکەی بە چەقۆ کوشی دانێک تریشمان هەبوو لە خەلیفانەوی شەر لە ژنبراکانیەوە بەداخەوە پیاوەکە کوژرا بوو زۆر سپاس بۆ بورهان عەلی بۆ یەکێتی سکرتێری پیاوان زۆر سپاس.